یاریەکانی خولی بژاردەی بالی عێراق لە شاری هەولێر بەردەوامی هەیە و هەریەکە لایەنەکانی پێشمەرگەی سلێمانی و بەحری و غازی جنوب و هەولێر سەرکەوتنیان بۆ قۆناغی چوارگۆشەی زێڕین مسۆگەر کرد پێش تەواوبوونی یاریەکان بە ڕۆژێک. لە یاری یەکەم یانەی هەولێر ڕوبەڕووی شۆرتە بوویەوە، دوای ڕکابەریەکی بەهێز یانەی شۆرتە دوو گێمی سەرەتای بردەوە، بەڵام کوڕانی هەولێر بەهێزتر گەڕانەوە و سێ گێمی یەک بە دوایەکیان بردەوە و لە یاریەکە سەرکەوتنیان تۆمار کرد. سواز بۆ خوا کە ئەمڕۆ لە یاریێکی بەهێزدا لەگەڵ شورتەی بەغدا توانیمان بە سێ گێم بەرامبەر بە دوو گێم لیان بینەوە، چکە بۆ جاری سێمە لە یانەی شورتە دەبینەوە، دوو جار لە تەسفیات و جارێکیش لە نوخبە. ئێستا تقریبا 100% کرد بسەرکەوتنمان، چکە بەڕاستی ئێمە منافسمان تەنها یانەی جێیش بوو، ئەیش ئەوڕۆ لەگەڵ یانەی بەحری 3-0 دۆڕە، ئەوان بە 4 خاڵمانەوە ئێستا 7 خاڵمانەیە، ئەگەر بەیانی بش دۆڕین هەر سەر دەکەوین. ئامادەکاریی باشش دەکەین بۆ چوارگۆشەی زێڕین، لەبەرەوەی چەند هەڵەیەکی بەڕاستی زەخمان کرد، نەک هەڵەیەکی ئاسان، هەڵەی زۆر زەخمان کرد لەو دوو یاریەکە دۆڕین. وا دەکەین ئینشاڵڵا دووبارە نەبێتەوە هەڵانە، بتوانین ئامانجمان نەبێت، پێم وابی جاریەکەمە لە دوای 2007ەوە یانەی وەرزی هەولێر دەبێتە دەگاتە چوارگۆشەی زێڕین. ئەوەش خۆشبەختیە بەڕاستی دەستخۆشی لە هەموو جەماوەر و دەستەی کاژێریانە و ڕاهێنەرانی بەڕێز و یاریزانە پاڵەوانەکان دەکەم کە بۆ جاری یەکەم توانیان بگەونە چوارگۆشەی زێڕین و لەوێش ئاستێکی باس پێشکەسکەن. لە یاری دوام بەحری ڕوبەڕووی جێیش بوویەوە و یاریەکەی بە سێ گێمی بێ بەرامبەر لێبردەوە و زەحمەتێکی ئەوتۆی نەبینی و خۆی گەیاندا چوارگۆشەی زێڕین و خزمەتی یانەی هەولێریشی کرد. زۆر دڵخۆشم ئەوڕۆ بەو سەرکەوتنە گەورە، تیمی جێیش فەریقی جێیش فەریقێکی چاکە، هیوای باشتریان بۆ دەخوازم، یاریێکی باشیان کرد، ئەمەش تەقسیریمان نەکرد، یاریزانەکان هەمومان هیچ تەقسیرمان نەکرد. ڕاستە یاریەکان قورسە و هەموو ڕۆژ لەسەر یەکە و یاریزانەکان بەڕاستی مادی دەبێت. نیزامی دەوری ئەمساڵ بۆ شێوەیە بۆ چارگۆسەی زێڕین ئینشاءڵڵا خۆمان باشتر ئامادە دەکەین، بە شێوەیەکی باشتر خۆمان ئامادە دەکەین ئینشاءڵڵا. ئامانجی مە بەدەستێنانی خولەکەیە، بەڕاستی چاومان لە ناسناوەکەیە، هەمومان لە ناسناوەکە دەجەنگین. لە یاری سێم پێشمەرگەی سلێمانی ڕوبەڕووی غازی جنوبیەوە پێش یاریەکە هەردوویانە سەرکەوتنیان بۆ قۆناغی داهاتوو مسۆگەر کردبوو، خاوەنی 11 خاڵ بوون. پێشمەرگەی سلێمانی بە سێ گێمی بێوەڵام سەرکەوتنی تۆمار کرد. بەم جۆرە پێشمەرگەی سلێمانی بە 14 خاڵ لە پێشەنگە و بەحری بە 13 خاڵ لە خانەی دووەمە و غازی جنوب بە 11 خاڵ لە خانەی سێم و هەولێر بە 7 خاڵ لە پلەی چوارەم. چوارتیپەکەی چوارگۆشەی زێڕینیان پێکێنا. ڕۆژی شەمەش یاریەکانی کۆتاگەڕ بەڕێوە دەچێت. حوسێن محەممەد کەناڵی ئاسمانی پێم هەولێر.